پارادایس هۆتێل ئەو پرۆگرامەی تاوەی گەنجانی سەرقالی خۆی کردووە. زۆربیان لە بڕی ئەوەی خۆشەویستەکان هەڵبژێرن، پارە و ماڵ و مڵک هەڵدەبژێرن. ئایا ئەمە تەنها پرۆگرامێکە یان واقعەتە باز دەکرێتن لە نێو پرۆگرامێک؟ بیر و ڕای خەڵک لەسەر ئەم پرۆگرام ئەوەیە دەڵێن ئەگەر کوڕەکە پارە هەڵ نەبژێرێ ئەمە کچەکە هەڵدەبژێرێ وە بە پێچاوانەوەش. ئایا ئەم پرۆگرامە بۆ تۆ بەسە وە کافیە بۆ ئەوەی بۆ دەرکەوێ کوڕ بەوە فاترە یاخود کێت؟ وەچی دەربارەی ئەم پرۆگرامە دەزانی؟ تەواوی زانیاریەکان لە کلیل میدیا. سڵاو لە کلیل میدیاوە. پێشەوەی سەیری ڤیدیۆکەمان بکەی لایک و کۆمنت و شێر لە بینێسەوەرەوە سەبسکرایبی کەناڵ یوتیوبە کەشمان کۆزان گۆڵەکەشدا بگرە بۆ ئەوەی توی خۆشەویستەکەمی کەسبی کە بابەتەکانمان ببینی. لەبارەی خەڵاتەکەش بۆ یەکەمین ڕۆژی جەژن کە دەکاتە بەیانی پێویستە تۆ سەرەتا سناپچاتەکەمان ئاد بکەی و دواتر ئێمە ناو دەخینە ناو تیر و پشک و وە زۆرترین کۆمنت و لایک و شێرت کردبێت لە لاپەرەفەرمیەکانی ئێمە. پارادایس هۆتێل ئەو پرۆگرامەیە لە چەند ڕۆژی ڕابردوو تاوە سۆشال میدیای کوردیدا پۆشیوە بەخۆیەوە خەڵکی سەرقال کردووە. وەروەها لەو پرۆگرامە خەڵک کردوتە دووبەرە، هەم ئافرەت هەم پیاو. لەم لای ئافرەتەکان دەڵێن پیاوەکان پارە ببینن ئافرەت لەبیر دەکەن، وەروەها لە بەرەکەی تر پیاوان دەڵێن گەر ئافرەت پارە ببینێ پیاوان لەبیر دەکەن. لەم پرۆگرامەیەدا باز لەوە دەکەن دوو کەسایەتی لەگەڵ یەکتری دەمێنەوە چەند ڕۆژێک، بەڵکو بگرێت چەند مانگێک لە یەکتری لە یەک غورفە لە ئۆتێلێکدا دەمێنەوە. هەست و سۆز و خۆشەویست هاتفەت لە کۆتاییدا بڕیار دەدەن لەگەڵ یەکتری دەمێنەوە پارە هەڵدەبژێرن یاخود خۆشەویستەکان هەڵدەبژێرن. وە بیرۆکەی ئەم پرۆگرامە چۆن دروست بووە و لە چی هاتووە؟ ئەم پرۆگرامە چەند ساڵە بەردەوامە وە چەندین بەرنامەی پێشکەش کردووە تەواوی زانیاریەکان لەگەڵ ئێمە. هۆتێلی پارادایس. هۆتێلی پارادایس پرۆگرامێکی ئەمریکیە، بەرنامەیەکی تەلەڤیزیۆنی نمایش دەکرێت. کۆمەڵێک لە تاکەکانی ئەم وڵاتەیە بەشداری دەکەن لە هۆتێلە دەوڵەمەندەکانی ئەمریکا دەمێننەوە، پێشبڕکێ دەکەن بۆ بینینی ئەوەی کێ دەتوانێت لە هۆتێلەکە بمێنێتەوە. درێژترین هەر هەفتەیەک پێشبڕکێکاران دوان بۆ جووتەکان واتە پێویستە ژووری هۆتێلێک هاوبەش بکات بەیەکەوە کەسێک بەجێماو ئەوە یان ئەو یان دەبێت ئەڵقەی داهاتوودا جوود بێت یان هۆتێلەکە بەجێ بێڵێت بۆ ئەوەی بگۆڕدرێتەوە بەهۆی نوێ پێشبڕکەی فۆرماتەکە ئەوها پێکهاتووە لە بەرنامەکەدا. مامۆستایان پێشبڕکەیان پێدەکەن. کۆمپانیایەکی بەرهەمهێنانی بەریتانی کە ڤێرژنی جۆرا و جۆری نمایشەکە بەرهەم کردو و وە سەرەتایی جیهانە. ئەم پرۆگرامە لە ساڵی 2003 لە TV فۆکس یەکەمین سێژنی خۆی دەست پێ کردو و نمایشەکە لەلایەن ئەندامدا بیریان میوانداری کراوە. لە وەرزی دووەم هەروەها بە میوانداری بایرەم پەخش کرا لەو کەناڵی فۆکس ڕیئایت لە مای TV نێتوەرک. لە ساڵی 2008 فۆکس هۆتێلی پارادایزی زوندوو کرد. لە ساڵی 2009دا کۆتا سیزۆنی ئەو بەرنامەیە پێشکەش کرا و لێ سەدا ئەو ڤیدیۆیانەی کە لە نێو سۆشیال میدیا کوردەکاندا بەربڵاوە ئەمە هەموو هی ساڵی 2003 2008 و 2019 کە کۆتا پەخشیان کرد لە کەناڵ یوتیوبەکانیان بڵاویان کردتەوە. وەروەها هۆتێلی پارادایس ئەو پرۆگرامەیە ساڵی 2003 بەم شێوەیە بوو. چارلا پی هێلسترۆم کیت و کۆدا بوون لەگەڵ دێڤ کێرپن و تارە جێرارد تەوایان کرد کە ئەوانە گەیشتنە فێنەڵی پرۆگرامەکە. ڕاگری چالاک کیتی دەبوایە بڕیار بدەن ئەگەر یوتیوبایە $250,000 جیا بکاتەوە لەگەڵ هاوبەشەکانی بەڕێسکەیت بڕیاریدا هاوبەشی بکات بە بردنەوەی لەگەڵ تارە. لە کاتێکدا چارلا هەڵی بژارد پارەکە بۆ خۆی بهێڵێتەوە و دێڤ بدات بە گروپەکە. بۆیە بەم شێوازە وەرزی یەکەمی پرۆگرامەکە کۆتایی پێهات. وهروەها وەرزی دووەمی بەناونیشانی هۆتێلی پارادایس لە 4 شوباتی ساڵی 2008دا لە فۆکس TV مای نێتوەرک TV تۆڕی خاوەنداریەتی کەناڵی لە 16 ئەڵقە پێکهاتووە بۆ یەکگرتنەوەی تایبەت ئەندام بایرن
گەڕایەوە. هەر لە سیزۆنی دووەمیش خەڵات بەش کرا. دوو براوە کە بۆ داواکردنی کۆتایی ستیفان و زاکی براوە بوون، بەڵام ڕاکەر تیتشا و ڕیان واروها $200,000 بردەوە لەگەڵ تیتشا، $90,000 لەگەڵ ستیڤان هێشتەوە و $90,000 بردەوە. وەروها لەم پرۆگرامەدا زۆربەی جار کەسەکان پارە هەڵنابژێرن، بەڵکو خودی کەسەکە هەڵدەبژێرن. لە ساڵی 2019دا سێم وەرزی ئەم پرۆگرامە پێشکەش کرا بە هەمان شێوە لە فۆکس. لە ساڵی 2019دا بۆیە ئەم پرۆگرامە بۆ شێوازە بەردەوامە تاوەکو ئێستاوە بڕیاریشە ئەم ساڵی بێتەوە بە هەمان شێواز. دیارە دەنگدانەوێش ئێکزار باشی هێناوە لە نێو ئەمریکا و لە دەروی ئەمریکا ئەم پرۆگرامەیە بڕیاریان داوە ئەم پرۆگرامە بەردەوامی پێبێڵنەوە. ئایا تاوەکو ئێستا کەس نازانی ئەم بەرنامەی تەنها بۆ کۆکردنەوەی بڕەپارەیەکە یاخود ئەمە ڕاستەقینی ئەو بڕەپارەیە دەدەنە بەشداربووەکان. تاوەکو ئێستا هیچ لایەنێک پشتڕاستی نەکردوێتەوە. تاوەکو ئێستا ئەم پرۆگرامە تاکو چەند ڕاستە، بۆیە خەڵکی کوردستان بە شێوازێکی زۆر نامۆ ئەو پرۆگرامەیان بینیوە، دەڵێن چۆن دەبێ کەسانی خۆشەویست لەبەر پارە یەکتری جێبێڵن و پارە هەڵبژێرن و خۆشەویستەکانیان هەڵ نەبژێرن. بۆیە ئێستا ژوادارە لە کوردستان زۆربەی خاتونان و یاخود پیاوان لەبەر پارە یەکتری دەفرۆشن. شتەکە ئاوا گەورە و زەغمەکەن لەناو سۆشیال میدیا، وا دیارە بە شتێکی ئاوا باز دەکەن هیچ کەسایەتێک لە بە هیچ کەسایەتیەک لەبەر پارە یەکتری جێ نەهێشتووە. بۆیە ئەمە شتێکی کۆنە. واروەها ئەمەش ئەم پرۆگرامە لە وڵاتی ئەمریکا شتێکی زۆر ئاساییەوە و چەندین پرۆگرامی تریان هەیە زۆر لەو شێوازە خراپترە، بەڵام ئەمە لەگە مشتەمەی کوردی ناگونجێ. بۆیە شتەکانمان زۆر لاسەیرە. بۆیە هەموو کاتێک بڵاوی دەکەینەوە دەڵێن شتی وا چۆن دەبێت و چۆن دەکرێت. بۆیە ئەمە لە کۆتاییدا تەنها پرۆگرامێک و هیچ شتێکی تر نییە. پێتان سەیر نەبێ کە ئەمانە ئەم شتانە دەکەن، لاونەیە تەنها ئاکتێک بێ ئەموو ئەو شتانە دوور بێ لە ڕاستی. وە لە ئێستاوەش جەژنە پیرۆزە لە گشت فانەکانی خۆمان دەکەین. بێگومان ئەم جەژنەیە خەڵاتمان بۆ ئەوە خۆشەویست ئامادە کردووە. و چەند ڕۆژێک پێش ئێستا ڤیدیۆمان بڵاو کردو ئەو کەسی زۆرترین کۆمنت بنووسی و زۆرترین لایەک بکاتن، ئەو کەسێ ناویشی دەچێتە ناو تیر و پشک. بەڵام بە مەرجێک دەبی سەرەتا سناپچاتەکەمان ئاد بکەی و نامەمان بۆ بنێری بۆ ئەوەی ئێمە ئاگادار بین و دواتریش سەیری کۆمنت و لایکەکان دەکەن و ئەو کاتە ناوی جەنابەت دەچێتە ناو تیر و پشکەوە. لە دەست ئێمەشدانیە کوێ ناوی دەردەچی و کێ ناوی دەرناچێت. بەڵام ئەمە خۆش شەنسە بۆ ئەو کەسە دەردەچێ هیوادارین کە پێویستی پێبێتن. بۆیە پێویستە لە سەرەتادا توی خۆشەویست سناپچاتەکەمان ئاد بکەی بە ناوی کلیل میدیا. دووبارە زۆر سوپاس بۆ سەیرکردنی تەواوی بابەتەکەمان. ئەو پێتان خۆشە ئەم جارە لەسەر چ کەسایەتێک یاخود لەسەر چ بابەتێک ڤیدیۆ دروست بکەیت بۆمان لە کۆمنت بنووسە. واروها لایک و شێر و کۆمنتیشی لە بین نەچنەوە سەبسکرایبی کەناڵەکەشمان بکە. واروها زەنگۆڵەکەش دابگرە بۆ ئەوی توی خۆشەویست یەکەمین کەس بی کە بابەتەکانمان ببینی. هەموو کار لەگەڵتانین لە کلیل میدیا.